بەڵێ کاکسان ئەسڵاو لە ئێوە لای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارەوەک بەرەستان ئاماژەتان پێکرد لە ئێستادا کۆبوونەوە گشتەکانی ئەنجومەنەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مەڵبەندی سلێمانی بەڕێوە چێت ماوەی دوو ڕۆژە کۆبوونەوەکان گەشتوتە مەڵبەندی سلێمانی و ماوەی مانگێکە کۆبوونەوە گشتەکانی کۆمەڵی ئیسلامی لە شار و شارشکرد جیاوازەکان دەستی پێکردووە لە ئێستادا نزیکەی 8 مەڵبەند کارەکانی تەواو بووە و تەنها مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و مەڵبەندی 11 دەوروبەری کۆمەڵی ئیسلامی و مەڵبەندی هەرنەران و مەڵبەندی دهۆک ماون کە کارەکانی کۆبوونەوەی گشتیان تەواو بێ و دواتر کۆنفرانسا ناوچەیەکان دەست پێ دەکات لەوێشەوە ئەندامانی کۆنگرا دیاری ئەکرێت و وا بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا و پێش کۆتایی هاتنی ساڵی 2019 و پێشەوەی بکەینە ساڵ 2020 کۆمەڵی ئیسلامی کوردستان چوارەمین کۆنگرەی خۆی ئەنجام بدات. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و ڕەوشی کۆبوونەوەکان لە شاری سلێمانی ئەڕۆمە لای بەڕێز دیاری محەممەد بەرپرسی مەڵبەندی سلێمانی دیاری سڵاو لێ سواز بۆ دەرفەتەکرد پێمان بڵێ کۆبوونەوە گشتەکان لە سنووری مەڵبەندی بەڕێستاندا چۆن بەڕێوەچێت. بنای خۆی گەورە سەرتا بە خێراتتانەکەم دەستان خۆش بێ. هەڵبەتە کۆبوونەوە گشتەکان بۆ هەڵبژاردننی نوێنەرایەتیە بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. دیارە ئەمە لە دوێنەوە کۆبوونەوەکان دەست پێکراوە بە ئەم شۆوە 6 ئەنجومەن نوێنەرایەتی خۆیان هەڵبژاردووە بۆ نوێنەرایەتیکردنی ئەندامان لە کۆنفرانسا لەگەڵ چەند ڕێکخراوێک لە چەند ڕۆژدا تووشە پشتیوان بەخوا ئەو ئەنجومەنانی کە تەواو نەکراون لە هەفتەی داهاتووە سەرجەم ئەنجومەنەکان و ڕێکخرا و ئۆرگانەکان کە فەرع یا لقیان هەیە لە سنووری مەڵبەندە کۆبوونەوەی گشتیان بۆ ئەنجامەدرێ. بەڵێ ماوەسا دیاری ئەوەندەی کە ئەم کۆبوونەوە گشتانی بەڕێوە چۆ لەم دوو ڕۆژەیە بەدەمەوە هاتنی ئەندامان و کادرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی سلێمانی چۆنە بۆ کۆبوونەوە گشتەکان وایە گەشتبینیان پێوە دیارە بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بەدڵنیاییەوە داوایەک هەیە لەلایەن ئەندامانەوە کە ئەویش گۆڕانکاریە. دیارە حیزب و حیزبایەتی 4 ساڵ جارێک کە کۆنگرا بەستێ ئامانجی سەرەکی بریتە لە خۆنێوکردنەوە و گۆڕانکاری لە ئیشوکارەکان و لە مەنهەج و لە کەسەکانیشە. ئەمەش بەڕاستی بەدەمەوە هاتنی ئەندامان زۆر پێویستەوە بە تایبەتیش مەتی قەتمانداوە لەو چەند ئەنجومەنەی کە کۆبوونەوە گشتەکانمان بۆ ئەنجام داون ڕێژەیەکی بەرچاو ئامادە بوون و ئەو ئەنجومەنانش کە ئێستا کۆبوونەوەی گشتیمان بۆ نەکردن زوو پەیوەندیەکەن کە کەی سەرایان دێ و کەی کۆبوونەوەی گشتی بۆوان ئەنجامەدرێ. زۆر سپاس بۆ ڕێز ماوەسا دیاری محەممەد بەرپرسی مەڵبەندی دوی سلێمانی کۆمەڵی ئیسلامی دیارە کاکزانە ئەوەی کە دەیبینی ئێستاکە ئەنجامدانی هەڵبژاردنە بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنفرانسا ناوچەیەکان کە وەکو قۆناغی پێش کۆنگرا دائەنرێت مەڵبەندی سلێمانی نزیکەی 2000 ئەندامی ئەتوانێت بەشدار بێت لە کۆبوونەوە گشتەکاندا و نزیکەی 38 ئۆرگانی هەیە بڕای وایە لە ماوەی 4 ڕۆژان سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی لا مەڵبەندی سلێمانی بە پیرەمەگرونی شەوە کۆبوونەوەی گشتی ئەنجام بدرێت و ئەندامەکانی خۆیان نوێنەرەکانی خۆیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان دیاری بکەن. ئەمە زانیاریەکانی لای ئێمە بوون. بەڵێ زۆر سپاس بۆ زانیاری هاوکارمان ڕاستی حەمە ئەمین کە ڕاستەوخۆ لەنێو کۆبوونەوە گشتەکانی ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵمان بوو.